بەپێی بەدواداچوونێکی ڕۆژنامەوانی هەوڵەکانی گەڕانەوەی کۆچبەران لەلایەن وڵاتانی یەکێتی ئەوروپاوە بۆتە هۆی گیانلەدەستانی 2000 کۆچبەر. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی گاردیانی بەرەتانی لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا وڵاتانی یەکێتی ئەوروپا چەند تاکتیکێکی نایاسایی و دڕندانەیان بەکارهێناوە بۆ گەڕانەوەی نزیکەی 40,000 کۆچبەر بۆ ئەو وڵاتانەی لەوەی هاتوون. ئەوەش گەورەترین هەڵمەتی گەڕانەوە و کردنەدەرەوەی کۆچبەرانە کە لەدەیان ساڵی ڕابردوودا ڕوویدا بێت. بە دوواداچوونەکەی ڕۆژنامەی گاردیان پشتی بە داتاکانی ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی سەر بە نەتەوە یەکگرتووەکان و چەند ڕێکخراوێکی دیکەی مرۆیی بەستووە و دەرکەوتووە. ڕێو شوێنەکانی وڵاتانی ئەوروپا بۆ گەڕانەوەی کۆچبەران بۆتە هۆی گیانلەدەستدانی 2000 کۆچبەر. ئاژانسی سنووری یەکێتی ئەوروپا و پاسەوانی سنووری وڵاتانی ئەوروپاش بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ تێوەگلاون لەو کارانەدا. ڤۆلڤیۆ ڤاسالۆ پرۆفیسۆری پەنابەری لە زانکۆی ڤالمێرۆ کە هاوکاتێکێکە لە شارەزا دیارەکانی بواری مافی مرۆڤ و کۆچکردن لە ئیتالیا با ڕۆژنامەی گاردیانی وتووە داتاکان و زانیاریەکان ئاماژە بە زیادبوونی حاڵەتەکانی مردنی کۆچبەران دەکەن لە ڕێگەی گەیشتن بە وڵاتانی ئەوروپا. هەروەها زیادبوونی هەماهەنگی بێپێشینەی یەکێتی ئەوروپا لەگەڵ وڵاتانی دەرەوە یەکێتیەکە بۆ ڕێگریکردن و ناردنەوەی کۆچبەران بۆ نمونە لیبیا ڕێگری لە چەند هەوڵێکی ڕزگارکردنی کۆچبەران کردووە لە ئاوەکاندا. بە پێی راپۆرتی ڕێکخراوی چاودێری دژە ساختەکاری یەکێتی ئەوروپاش لێکۆڵینەوەیەکی دەست پێ کردووە لەبارەی هەموو ئەو بانگەشانەی کە ئەتیایدا ئاژانسی سنووری یەکێتی ئەوروپا تۆمەتبار دەکە بە سوکایەتی و خراپەکاری و کاری نایاسایی لە دژی کۆچبەران و هەوڵەکانیان بە وەستاندنی شەپۆلی کۆچبەران لە ئاوەکاندا. هاوکات بەپێی ئەمارەکانی ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی ساڵی 2020 نزیکەی 100,000 کۆچبەر خۆیان گەیاندووەتە وڵاتانی ئەوروپا لە کاتێکدا ژمارەکە 130,000 کەس بووە لە ساڵی 2019دا، هەروەها 190,000 کەس بووە لە ساڵی 2017دا. بە دوواداچوونەکەی گاردیان دەریدەخا لە ساڵی 2020دا پۆلیسی کرواتیا کە درێژترین سنووری لەگەڵ وڵاتانی دەرەوە یەکێتیەکە هەیە بە شێوەیەکی سیستماتیک و توندوتیژانە ڕێگری لەو کۆچبەرانە کردووە کە لە بۆسنەوە هاتوون. ئەنجومەنی پەنابەرانی دانیمارکی دەڵێ لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتای کۆرۆناوە نزیکەی 18,000 کۆچبەر لەلایەن پۆلیس و هێزی سنووری کرواتیاوە گەڕێنراونەتەوە بۆ بۆسنە. ساڵی ڕابردوو گاردیان راپۆرتێکی بڵاوکردەوە تێیدا چەند کۆچبەرێک دەڵێن لەلایەن پۆلیسی کرواتیاوە لەیاندراوە و سوکایەتیان پێکراوە، هەندێکیشیان دەستدرێژیان کراوەتە سەر. بە پێی ئامارەکانی تۆڕی چاودێری توندوتیژی سنووریش لە ساڵی 2020دا یۆنان 6,230 کۆچبەری گەڕاندووەتەوە و لە 189 گەڕانەوەکان بە زۆر و بە بەکارهێنانی هێز بووە. راپۆرتەکە دەشڵێ لە ساڵی 2020دا چەندین نمونەی مامەڵەی زۆر دڕندانە و توندوتیژانەی پۆلیسی یۆنان دژی کۆچبەران تۆمارکراون. سوکایەتی بە کۆچبەری منداڵ و ژنیش کراوە. مانگی نیسانی ڕابردوو دادگای مافی مرۆڤی یەکێتی ئەوروپا سکاڵایەکی دژی حکوومەتی یۆنان تۆمار کرد بەهۆی بەجێهێشتنی کۆچبەران لە دەریا و هەروەها لێدان و سوکایەتیکردن پێیان. لە سکاڵاکەدا باس لەوە دەکا کەشتیە سەربازیەکانی یۆنان کۆچبەران بەبێ خواردن و پشتێنی سەلامەتی یاخود هیچ هۆیەکی هاوکاری و بەهاناوەچوون لە ئاوەکاندا بەجێ دەهێڵن.